ئازیزانم لە هەرجەیەکم سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت بەو هیواین هەمولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگۆ بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون بەو هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان پرۆگرامەکەمان لە دوو تەوەری سەرەکی پێک دێت. لە تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە خوێن بەخشینەکەین وەگەزانین کە خوێن بەخشین پرۆسەیەکی پیرۆزە و ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە سوودەکانی چین و ئەو کەسانە کێن کە ناتوانن خوێن ببەخشن. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە پێویستە ئەو کەسە خوێنی چەند بێت کە خوێن ببەخشێت. لە هەمان کاتا باس لەوە دەکەین لە ئێستادا چارەسەرێکی پزیشکی تازە بەکار ئەهێنرێت کە پلازمای کەسانی چاک بووە لە نەخۆشی کۆرۆنا وەرئەگیرێت بۆ ئەوەی کە چارەسەری نەخۆشانی پێبکرێت نەخۆشانی توش بوو بە نەخۆشی کۆرۆنا. ئێمە ئەمڕۆ باس لەوەش دەکەین کە ئەمە تا چەند سەرکەوتوو بۆ تا چەند پێویستەوانەی کە چاک بوونەتەوە بچن خوێن ببەخشن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لە تەوەری دووەماندا باس لە تەمەنی هەرزەکاری ئەکەین، باس لە قۆناغەکانی هەرزەکاری ئەکەیم، زانین بەکی ئەوترێ هەرزەکار و لەکەیەوە هەرزەکاری دەست پێ دەکات و تا چەند گۆڕانی هۆرمۆنەکان لە لەشی ئەو کەسەدا ئەبێتە هۆکارێک بۆ جیاوازی و گۆڕانی هەڵسوکەوتی ئەو کەسە. لە هەمان کاتیشدا تا چەند گرنگە کە خێزانەکانیان دەوروبەریان بە شێوەیەکی بڵین بە شێوەیەک مامەڵیان لەگەڵدا بکەن بۆ ئەوەی کە ئەمە بێتە هۆکارێک، ئەم تەمەنیان بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە برەو بە تواناکانیان بدەن و باوەڕیان بەخۆیان بێت. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بەو هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لێ وەربگرن.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لا خوێنبەخشینەکەین کە سبەینێ ڕۆژی جیهانی خوێنبەخشینە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین تا چەند گرنگە هەریەک لە ئێمە خوێن ببەخشین لەمان کاتیشدا سوودەکانی خوێنبەخشین چین و ئەو کەسانەکیان کە ناتوانن خوێنبەخشن هەر بۆ مەبەستەش بەڕێز کەلسوم ڕەسوول بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی باشێکی ڕاستەوخۆ لامانە کەلسوم خان سڵاو لێوێ بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتی بەخێر بێت. کەلسوم خان سەرتا باسێک لە پرۆسەی خوێنبەخشین کەیم زانین لە چی پێک هاتووە. وڵی پرۆسەیە کە ناتوانانی بڵی هیچ شتێک دەتوانێ وەزن و کێش و هینی بۆ دانێت چکە ئەمەنە قورسە ئەمەنە گەورەیە ئەمەنە پیرۆزە چکە بەشێک لە جەستەی ئینسان لەو لەحزەیە ئەو ئینسانە خۆبەخشانەیەت بەڕاستی کە ئەبێ بە خۆبەخش بۆ مقابلەکەی کە ئینسانێکی کەی پێڕزگارەکە و ئێستا توانم بڵێم ئێمە بەم بەرنامە جوانە سیستمە جیهانی کە ئێستا حالیان لە بەڕێوەبەرایەتەکەمان پەیڕەویەکەین ئەوە زیاد لە تقریبا 7 ساڵە 2023 هەتا ئێستا بەردەوامین چکە ئەوەنە ئامێری پێشکەوتو شکر ئەلحەمدە ئێمەشی گرتەوە کۆڵاتانی ئەوروپا هەمان ئامێرە کە ئیشی پێەکەین جاران خەڵک یەک وتڵخوێنی تەبەڕۆع کرد ئەبوو بەمایی یەک کەس کا مەسەلەن ئێستا بۆ 4 نەخۆش ئەڕوا ڕۆژانە هەر بوتڵێکە هەر ئەو وەزنەشە هەر ئەو کەمیەتەشە مەسەرە هەر 400 بۆ 450 سیسی خوێنەکە ئەو ئینسانە تەبەڕۆعەکە کاتێت سەر ئەو ئامێرە جیایە کاتەوە ئەیکا بە 4 بەشێکی ئەبێ بە ئەقراز کە ڕۆژانە ئەیرێ بە خەسخانەی سەرەتان 70 بۆ 80 بوتڵ بۆ ئەوانە بەشێکە بێ بە پلازما ئەو پلازمایی کە ئێستا باسیەکەن ئەوە نییە ئەوە پلازمایە کە ڕۆژانە بە بەردەوامی خەڵک لە ڕێی بوتڵە خوێنەکەی خۆیەوە تەبەڕۆعەکە هەر پێشی نازانەوە ئەو زانێ بوتڵی خوێنی تەبەڕۆکردەوە سەیرەکەی بەشێکی بۆ بە پلازما ئەو پلازمایە ڕوا بۆ سەرەتان ڕوا بۆ کەسانی کە ئەسووتێ و لە شیانە سووتێ پلازمای لە شیان زۆر دابەزێ ئەڕوا بۆ کەسانی کە زۆر کەس نەزیفێکی بەخۆتە بێ هەم دیز بە پلازما ڕزگارەکرێ بەشێکە بێ بە کرایەوە ئەوە مەرحەلەی 4 هەمە هەر لەو بوتڵە خوێنەکە گۆڕانکاری بەسەراکرێ بەشێکیشە بێ بە پاکسێل کە ڕۆژانە مناڵی سالەسیمیا هەموو ڕۆژێ 70 بوتڵیان بۆ ئەڕوا بەلایانی کەمەوە واتە ئێوە هەمویان جیعەکەنەوە بە هەر ئەو بوتڵە خوێنەیە هەر ئەو بوتڵە خوێنەیە هەر تۆ جەناب بدە یەک بوتڵ تەبەڕۆعەکەی بووی بەمای خێر بۆ 4 کەس بەڵێ. کەلسوم خان باسێک لەوە بکەین کە چێن ئەو کەسانی کە ناتوانن خوێن ببەخشن و سەرتا باسێک لە تەندروستی بکەین تەندروستی تا چەند گرنگە لە ڕووی ئەوەی ئەو کەسێک کە خوێن ئەبەخشێت تا چەند گرنگە تەندروست باش بێت. ئێمە تەبعاً یەکەم کەسکەیت خۆی ئەو زەلامە زۆر بە ڕۆحێکی خۆشەویستی هاتووە ئەڵێ من بوتڵێ خوێنە بەخشم ئێمە زەختمان لێ نەکردو لەژێر زەختی کەسانە هاتووە ئەمە زمانی ڕژێم نییە خەڵک بە زەخت و بە داپلۆسین بەڕاستی بە پیرۆزەیی خۆیەت بیرەکاتەوە ئەچێ وەلای دکتۆرێک مەسەرەن باڵتنیەک دکتۆرێکی کەی پسپۆری خوێن پێڵێ وەڵی تۆ خوێنە زیایە پێویستە چەند بێت ئەنج ئێستا باشێ ئەو بۆ کەمە قوربان ئەوە ئیشتی خۆمانە کە یەت بۆ لای ئێمە شعبەیەکمانەیە پێڵین شعبەی هیماتۆلۆجی ئەم شعبەیە ئیش لەسەر خەلای خوێنەکانەکە تەبعاً فەحسی ئەم دۆنەراکە ئەم خوێن بەخشە 20 فەحسی بۆ ئەکرێ بەڕاستی بیدایەت تقریبا 2-3 ساڵەمەوە پێش زۆر خەڵک بە قورسی وەریەگر بێزارە بوو ئەمە نەبوو ساڵانی کۆن یەکسەر فەحسێکی بەسیتان بۆ کردین و پاڵتانە خستین و خوێنتانی وەرگتین ڕاستە لە بەرەوەی ئامێرمان نەبوو بەسەر حەملە ئێستا و شعبەیە زیاد لە 6 ئامێری مهمی تایە کە هەمان ئامێرە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی بەڕاستی هەموو وڵاتانی شەرقی ئەوسەط و هەموو الحەمدە بە هەمان ئامێرە توانم بڵێم ئێمە لە عێراق قەلام و هەمویان پێشکەوتوترین چونکە بەڕاستی هێشتا ئەوان بەخیلی بە ئێمە بن ئەڵێن ئێوە پرۆسی ئازادی زوو گرتوونێتەوە زووتر تەکنەلۆجیە و بەڕاستی ئیشە جوانەکان لە لای ئێوە پێشکەوت پێشی ئێمە یعنی جەماعەتی بەغا هاتوون سەردانی منیان کردو و توێتی نحسدکم بە عەرەبی یعنی حەسادەتتان پێبین الحەمدولله ئەو شعبەیە ڕۆژانە لە هەموو ڕۆژێ بەلایانی کەمەوە لە 100 بۆ 150 کەس فەحسەکرێ لە شعبەیە کە یەن وەکو خوێن بەخش ئەگەر بزانن یەک خەلەل هەیە لە فەحسەیە لە فەحسی CBC کە پێڵێن کۆمپلیت بڵات پیکچەر وەکو ڕسمێکی پیکچەری خوێن پیشانەیە ئەگەر یەک خەلەلی تیا بێ دڵمان نایە ئەو بکەین بە قوربانی نەخۆشیێت چکە
ئەو پێویستی بۆیە تحویلی یەکێ لە پسپۆڕەکانی خوێن بکرێ پسپۆڕەکانی باتنێ بکرێ بۆی عیلاج وەرگێ بەس ئەگەر بڵین ئۆکەی خەڵکی پسپۆر سەیرێکە ئەڵێ ئەلحەمدوللا هیچ کێشەیەکە نییە بۆت هەیە خوێن بی ئەجا ئەوە هەمووی سیستمە وەحاصل ناوی ئەنووسێ کۆدی ئەیرێتێ بە کۆد و بە ناو و بە پایینتی خوێنەکەی هەمووی بۆ پڕکرێتەوە چوار بوتڵەکە هەر چوار بەشەکەی لە بوتڵەکە ئەڕواتە ژووری ڕاکێشانی خوێن دەوێتی وەرەگیریە دوای سامپڵی دەوەرگێ سامپڵێ بە گروپی خوێن سامپڵێکە ڕوا بە ژووری ڤایرۆسات هەر ئەم کیسە خوێنە هەر لەسەر جیازی بڵەت باکشەیکەریشە بۆی کابران نەڵێ وەڵایە منیان لێ وەرگتم خۆخەری بوتڵەکە تەقی ئەم بڵەت باکشەیکەرە بەڕاستی باڵانسی خۆی وەرەگرێ یەک جەڕز لێ ئەیاڵێ تەواو بوو ئیتر ئەو ستافەی لەو ژوورە ئیشەکەن یەکسەر بوتڵەکە لێ یەکەنەوە کلۆزیەکەن دایەخەن بە تیوسێلەرێک کە جیازەکان زۆر پێشکەوتون بۆی بە هیچ نەوەیە لە ڕێ ئەو سۆندانەوە خوانە خواستە جاران دەرزەکەمانە قرتان خۆمان گریەمان لێ ئایا چی بکەین ئامێرێکمان نەبوو پێش ڕووخانی سەدا ئێستا حەملا ئەو ئامێرە پێشکەوتوانەمانەیە کە لە ئەوروپایە ئەو ئامێرانە لە ئەڵمانیاوە کڕاوە بۆ ئێمەشیان هێناوە دایەخەن زۆر زۆر جوان بۆی بە هیچ نوعی کۆنتامینیشن نەبێ خوانە خواستە تەلەوز نەبێ یەک میکرۆب یەک شتی بەسی بچێتە ناو خوێنەوە حیاتی نەخۆشەکە خاتە خەتەر لە باتی ڕزگاریکە دوایە چێتە شۆبەی سێڵسیپەرەیشن بەشێک لەو فحوساتانە ئەبێ لە ژووری ڤایرۆسات بکرێ جا لە ژووری سێڵسیپەرەیشن ئەکرێ بەو چوار بەشێک ێسە باسم کرد بەشێکی ئەکرێ بە پلازما بە کرایۆ بە پلێتلێت کە پێڵەنە قراسی خوێن حیاتی ئینسانە گەڕێنێتەوە ئەوەی تریش کە پاکسێڵە بۆ مناڵی سالەسیمی هەر پاکسێڵ کە پێڵەن ئارویسێ بە قوتەکان سوورەکان ئەوە ئەچێت تا خوێنە پاکە جوانەکەی بەبێ پلتەنی نەکرێ ئەڕوا تەبعاان بۆ نەخۆشخانەکان بۆ هەموو بۆ ئەمەلیاتی جەڕاحی بۆ ئەمەلیاتی دڵ بۆ هەموو خوێنەکان کەواتە لێرە پرۆسسێکی جۆر جوان ئیشێکی زۆر جوان لە بەڕێوەبەرایەتی بانقی خوێن ئەکرێ کە ئەو خوێنە هەملا پاگەکرێتەوە دوای ئەوەی کە نەتیجەکان لە شعبەی ڤایرۆسات دەرەچێ ئەجا مۆری ڤایرۆساتی لێ ئەیرێ ئەجا تەوزیع ئەکرێ بۆ 37 خەستەخانە لە شاری سلێمانی کە ئێستا بە خەستەخانەی سمارت و شێخەمۆڵیشەوە لەسەر منە بە خەستەخانەی فاروقەوە هەموو ئەهلیەکان و حکومیەکانی شاری سلێمانی بۆیان نییە یەکی سێ خوێنی بەتاڵیان لابێ چونکە ئەوە بەرنامی WHO گیانێ لە ساڵی 2009 کە هاتوومەتەوە لە وەرکشۆپێکی یەک مانگ ئەو وەرکشۆپم بینی لە وڵاتی ئەردەن لەگەڵ هەموو هاوڕێیانم لە هەموو عێراق من تەنها کەس بووم لە کوردستان ئەو زمانە کە بانقی خوێن لە کوردستانە بە سلێمانی بەڕاستی بەڕێوەبەرایەتی بانقی خوێنمان هەبوو لە ساڵی 1990ەوە ئەم باقی خوێنە ئیشەکە هەتا ئێستا بە بەردەوامی من ئەلحەمدوللیلا پەیڕەوی ئەو تعلیماتە جوانەی WHO گیانیم کردووە کە بە کۆڵبۆکسێک ئەم خوێنە بە هیچ نەوەیەک کە سوکاری نەخۆش بووی نییە بەدەستبی بە ئەبێ بە کۆڵبۆکس ئەو کۆڵبۆکسە وەرەگری هەویەکەی دانیە لەو نەخۆشخانەی خۆیان کرد ئەهلیە بوو حکومیەکانە بوو تەوجیهی بەڕێوەبەرایەتی بانقی خوێنەکرێ فۆرمێکیش کە خۆم هێناومەتەوە کەسومخان ئەگەر بەوە نەبێت کاریگەری سەر خوێنەکە بە غەڵەت ئەڕوا مەسەرەن دوور بێ چەندین جار کۆن چەندین جار مەسەرەن من نمونەیەک لەو نمونانە کاک دکتۆر فواد بابان یادی بە خێر مدیری مستەشفای عام بوو ئەو خەستخانەی کە ئێستا کراوە بەشێکی بە کۆرۆنا من مدیری بانقی خوێن بووم بوتڵە خوێنەکە کەوتبوومان بیبەن گەرمی کەنیمە قەزمان ئەوە بووە کە لە دەرەجە حرارەی 37 تا ئەبێ گەرم کرێ ئەجا هەڵواسرێ ئەو زمانە ئەو سیستمە علمیە بە قوتە نەبوو کە سوکاری نەخۆش قوتوێکی گەورەی شیرینی 2-5 کیلۆیان بردبوو پڕیان کردو لە ئاو لەسەر عەلادین دایان نابوو دکتۆر فواد تەلەفۆنێکی بۆ کردم وتی خوشک ئەتوانی سەردانێکم بکەی کە چوم وتی سەیری کە سوکاری نەخۆشکە تو مەزنەی بردۆ بۆ مختبەر نەیگەڕانەوە بۆ مختبەر توتی با جارێ خۆم جوان جوان بیکوڵێنم گەرمی کەم ئەجا بیبەم هەڵی واسن بۆ نەخۆی وڵا لەوێش بۆی زانیوە لێ هەڵی واسنەی زانیوە مەرحەلەی تر ماوە کڕۆسماز مطابقەی خوێن ئێمە کە ئەم گروپی خوێن و ئەم شتانەی هەمووی خەینە سەر ئەبێ بگەڕێتەوە بۆ کولی نەخۆشخانەیەک فەرعێکی بانقی خوێنی تیا کولی نەخۆشخانەیە ئەهلی یا حکومی لە قەزا لە ناحیە لە شار لە هەموو شوێنێ بۆ ئەوی سواس دەکەم بۆ ئەوەی ئەو گروپی خوێنەی عادەکرێتەوە کرۆسماتی بۆ کرێکە پێڵەن مطابقەی خوێن لەگەڵ کێە لەگەڵ نەخۆشەکەیە خۆ ئێمە ئەینێرین لەسەر ئەو فۆرمە کە پڕکراوەتۆڵی ئۆزائیدە
ئەی زائیدە مەسەرەن بیناقسە بەڵام ئەبێ مطابقە بکرێتەوە جاری وایە ئەی زائید ئەن کۆمپاتبڵ دەرەچێت مطابق نابێ بۆ سەب گروپی زۆرە گروپەکانی کەشی هەیە بێزگە لە خۆی وەڵام منیش پێکەنی وتە بەخاتی خوا کاک دکتۆر تی بەخوا کەوتوتانە گەرمیکە ئەوە قەستانەوە بوون بیخاتە بن باڵۆچکە وسا بەڕاستی ئینکیوبێتەر نەبوو یعنی ئامێری پێشکەوت و عێراق نێت ناربۆ شاری سلەیمانی بەڕاستی خەڵکەکەش وای تێگەیشتووە ئەبێ بکوڵێ لەسەر ئاگر وەڵا یەکسەر بوتڵەکەم ئیتلاف کرد تەبعانە بێتەوە لە ناوی بەری تازە سەقەت بوو ئەو بوتڵە قەزدم ئەلحەمدوللا ئێستا خەڵکەکەش واعی بووە خەڵکەکەش بۆ کۆڵبۆکسەوەیە سرا ئەگرێ لای ئێمە بوتڵە خوێنەکە وەرەگرێ ئەو کۆڵبۆکسە ئایسباگی تایە هەمووی پارچەی وەکو بەفر بەستێتی لە نام و جەمیدەکانمانە خینە بینی هەتا چێت تا ئەو خەسخانەی بۆی بەگەرمی تێک نەچێ دوایی لەوێ ئەوان خۆیان نەزانن مەسەرن ئەو مختبەرە خۆی زانێت چۆن دەرەجی حرارەتەکەی کا بە 37 نەبێ بە 37 تووشی ئەلەرجیە بێت تووشی ئەوەنە لەرزە بێ زەلامەکە چکە دەرەجی حرارەتی جسمی ئینسان گەرمە ئەو سارد بێ ئەو تۆزێ مشکلەیە کەسم خان باسمان لەوە کرد کە ئەو کەسەی خوێن ئەبەخشێ پێویستە خوێنی چەند بێت ئەگەر چەند بێت ژمارەکەی ناتوانێت خوێن ببەخشێت باڵێ ئەگەر تەماعن پیاو بێ ئەبێ لە 185ەوە بەڕاستی ئێمە لێ وەرەگرین لە 185 بووە هەتاکو 100 ژوور لێ وەرەگرین بەڵام ئەگەر ئافرەت بێ لە 80 کەمتر بێ لێ وەرناگرین چکە خۆی ئافرەت عادەیەکی شەهری هەیە ماگانە هەموو مانگە بەوەش نسبەتێکی خوێنی رەشی دابەزێت لەبەرەوە تۆزێ بۆ ئافرەت حساسە کەمتر ئێمە دۆنەری ئافرەتمان لە سا ئەتوانم بڵێم دووشمان نییە لە هەموو عێراقاوەیە کەسم خان باست لە ژن و پیاو کرد ئەمە بزانم کە ڕەگەز تا چەند کاریگەری هەیە لەسەر بەخشێنی خوێن و ئایا ژن و پیاو ئەتوانن وەکو یەک خوێن ببەخشن یاخود بەپێی چەند ماوەکەی چەند بێت ئەتوانن خوێن ببەخشن بەڵێ تەمان پیاو هەر بە 3 مانگ جارێ بۆی هەیە بڵێ خوێن بە ساڵی 4 جارە توانێت بڵێ خوێن بە کە یعنی بەڕاستی وەکو ستاندەرێکی جیهانیە زیاتر بی یا باش نییە ئەبێ خۆی پارێز بکایتر خۆی دوورخاتە ڕۆشتانێکی خوێنی خەستەکاتەوە هەڕوونەکە زۆرمان هەیە لەوانە شەڕمان پێفرۆشن من خوێنم زیایە قەیچەکە سرم خەریکا تەقیە پشتی منم خەریکا تەقیە زەقتم بێ تااقەتی کردوم لێم وەرگرن ئەڵین کاکە تۆمایە نییە خوێنت داوە نابێ چکە ئەوە زەرەر بە لە شێگەێنێ بەڕاستی لە باتی قازانجی پێ بگەێنێ بەڵام بۆ ئافرەت وەکو ئێستا باسم کرد ئافرەت ناتوانێت کەم یعنی زۆربەی ئافرەتەکان ئەوانە ئەتوانن بڵێم کەچگەرە کێشن نێرگەلە کێشن ماشەڵڵا ژنەکانیشمان نێرگەلا خۆن لەبەرەوە جگەرە خۆری شە لە کۆنەوە هەر لە پیرەکانی شەوەر جگەریان خواردۆ ژنە قەیمەکان بە شتێکی طبیعی ئەوانە زیاتر خوێنیان خستە وەک ژنی طبیعی ئاعتیادی خوێن ئەوەنە ناتوانێت بە واتە ئەو کەسانی کە مادە کحولیەکان یاخود جگەرە بەکارێنن ناتوانن بەعکسەوە زیاتر خوێنیان خستە بێتەوە خوێنیان زۆر باشە بەڵێ یعنی ئەوانە مەسەن کە نێرگەلا خوێن خوێنیان خسترە لە خەڵکی طبیعی ئەوەی کە جگەرا خوا خوێنی خسترە چکە ئۆکسیجین کەمتر دەوەرانەکە لە ناو خوێنیا بەڕاستی ئەوە خوێنەکە واریەکەی خستێکاتەوە لە شوێنێکای ئێڵێتەوە باشیش نییە بەڕێی من کەمیکەنەوە باشترە بێگومان کەلسوم خان با باسێک لەوە بکەین کە تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر بەخشینی خوێن ئەو کەسەی کە خوێن ئەبەخشێت پێویستە تەمەنی چەند بێت بەڵێ خۆی تەمەەن لە 18 ساڵ هەتا ئەگەینە بەڕاستی 55 هەر زۆر ستاندەرە هەر زۆر باشە هەتا 60 ئەگەر سەحەتی باش بێ ئەگەر مەسەرەن ئینسانەکە هیچ نەخۆشیێکی درێژخایانی نەبێ ئەمەلیات کراو نەبێ وەکو ئەمەلیاتی دڵ ئەوانە زۆر تەبیعی خوێن ببەخشن بەس بەڕاستی سەر و 65 و ئەوانە نابێ خوێن ببەخشن واتای ئەوانەی کە لە 65 ساڵ بەرەو سەرەوە ناتوانن یعنی باش نیە لەبەر سەحەتی خۆیان لەو عانەیە ئیتر پێویستیان بەوەیە چکە ئێسقانەکانیان بەڕاستی ئیتر ئێسقانە پوکێتەوە ئینسان خۆی ئیتر پێویستی بە شتە بە خوێنە بە مکەوەناتی خوێنە بە ئەو ڤیتامینە دی ڤیتامین دیسریە کالیسیۆمە ئەم بابەتانە ضرورە لە شیابێ کەسم خان باسمان لە تەمەەن کرد بابینە سەر کێشی لەش ئەمە بزانم تا چەند کاریگەری هەیە لەسەر بەخشینی خوێن بەڵێ وڵی جاری وا هەیە قەڵەویەن خوێنیان کەمە یعنی ئەو ملاحەزەیە من ئەوە 38 ساڵ و 7 مانگم تەواو کرد لەم بوارەیە سپاس دەکەم بڕوا بکە جاری وا هەیە غەریبە بەلامەوە زەعیفە
ئەڵێ کوڕە خوێنی چۆلەکە یەکەم نییە سەیرەکەی 100 بۆ 100 هیمۆگلۆبینی یعنی ئەمە شتێکی زۆر زۆر سەیرە یعنی کەواتە علاقەی بە وەزنەوە نییە قەت وەزن مقیاز نەبووە خاستانە پیاوە من باسەکەم من ژن باز ناکەم چکە ژن پێم وتی تەجروبەی حیاتەمە لەگەڵ ژنا لە ساعت 2 ناتوانێت خوێن بە. کەلسوم خان ئەو کەسانی کە خوێن ئەبەخشن پێویستە پێش خوێن بەخشینەکە چی بکەن بۆ ئەوەی کە کاریگەری نەبێت لەسەریان؟ پێش خوێن بەخشین بەڕێی من ئەبێ خواردنێکی باش بخۆن نەک بەیانی ماستم بۆ ئەخوا هەتایەتە لای ئێمە مەعیدەی بەتاڵ بۆتەوە چکە ماست خۆی حامزە حامس هازیمەیە زوو خۆی ماست مەفروزە لەگەڵ ئەم خواردنێکە خەڵک ماست خوا بۆی هەزمی کا خواردنەکە بەڕاستی ئەبێ مەسەلەن هێلکەوڕۆنێک پەنیرێک مەسەلەن خواردنێکی باش نیسکێنەیەک ئەو شتانە بخوات چکە کێتە لای ئێمە تووشی هایپۆگلاسیمیا بێ ئەو خوێنە 450 سیسیە شەکرەشی دابەزێنێ زەختیشی دابەزێنێ یعنی ئەو ڕۆژە ناوێ حەبی زەخت خوا ئەگەر زەختی هەبێ ئەو کەسە چکە کە حەبی زەختیشی خوارد و هات خوێنیشی زۆر زەختەکەی دابەزێ یعنی ئەوە زۆر جار تووشی ئەوە ئەبین زەلامەکە خوێنی یاوەڕێ کوڕەتوانم دوو بڵیش بەم یعنی ئەوە بە متەباهیەوە یەتە لای ئێمە کە لەگەڵ خوێنەکەی یا ئەگەر فریای نەکەوین زرمەی ئاڕستیەکەوێ زۆر جار پێمان وتون بەداخەوە جاران شەربەتێک پسکیتێکە بوو لە بانک خوێنەمان نانیە هەر لەو ئانێکی خوێنەکانە بەخشی بۆی تەوازن بکاتەوە مەناشکوری ناڵم ئەم قەیرانی داعش ئەوەشی لە ناو برد هەرکە داعشات ئەوەش نەمانتوانی بیت. کەلسوم خان لەمێ باسێک لەوە بکەین لە دوای خوێن بەخشینەوێت چی بکرێت؟ دوای ئەو کەسا کە خوێنە بەخشیە دائیمە پێمان وتون ئەم ڕۆژتی سوێر بخۆ ئەمڕۆ بەڕاستی مەسەرەن شەربەتی پرتەقال بخوا ئاوێکی زۆر ئەنی بەرنمەیەکەیە زۆر لە پسپۆرەکانی خۆمان باڵتنیە پسپۆرەکانمان بە کایەن زۆر بەلامەوە کاک دکتۆر ئەنوەر شێخە دەست خۆشیری یەکەم برای گەورە خۆشەویستمە ئەو بەرنمەی بە زۆر کەس دوتەوە توێتی کاڕۆن بە باقی خوێن 2 لیتر ئاو بەرن لەگەڵ خۆتانە بۆی یەکسەر ئەو ئاوە جێگای ئەو خوێنە بۆ شای ئەو خوێنەی بۆ پڕکاتەوە زۆر مهمە ئەو کە بەسیترین شتە توێتی 2 بۆتڵ ئاوی ئەم توبیانە بەرن ئەم پاکە معقەمانە لەگەڵ خۆتانە کە ئەڕۆن دوای ئەوەی کە خوێنەکە بەخشن ئاوەکەش بخۆنەوە بۆی جێگای خوێنەکە بە بۆشایی نمێنێتەوە. کەلسوم خان با باسێک لێ بکەین کە ساڵانە لەگەڵ ڕۆژی جیهانی خوێن بەخشینە خەڵک تا چەند سەردانتانەکەن تا چەند لۆتان لەسەرە؟ خەڵک باشە بەس بەڕاستی 2 ساڵە کزە یعنی ئایا بواری داراییە من هەت بۆ ئەوەیە گەڕمەوە چکە ئەتوانم بڵێم ساڵانی پێشوو یعنی بڕوا بکە تا فیستیڤالێکی زۆر جوانمان کرد لەگەڵ جەماعەتی بەڕێز کاک دکتۆر لوقمان جەماعەتی سالەسیمیا مدیری سنتەری سالەسیمیا یعنی ئەمەە خەڵک هاتبوو هەتا 6 سەعات 11 بەردەوام بوو دوای خۆمان داوامان لە خەڵک کردمان ئەگەر بیوەستێنن بەسە بەس ملاحەزاکەم 2 ساڵە زۆر بەداخەوە بە کزی ئەیبینم. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کەوا وەڵڵاهی مەفروزە لە ڕێی ئەعلامەکانتانەوە ئێمە تەبعاً ئێوە دائیمە هاوکارمانن ئێوە بەشێکن لە ئێمە یعنی دائیمە من سوپاسی کەناڵە جوانەکەتانەکەم لە هەموو شتێکە خێرا پەنام بۆ ئێوە هێناوە ئێوە خێرا ئەو شتتان بەڕاستی زۆر جوان پیشانی خەڵکاوە ئەگەر لە ڕێی کەناڵەکانتانەوە بانگەوازێ بکەن بڵێن ڕۆژی جیهانی خوێن بەخشینە بەڵام نەک زۆر بە قورسی ژنا نامەوێت چکە بەڕاستی ئەزمەی کیسی خوێنمانە عێراق ئەمڕۆ لە ئەزمەیەکە لە مانگی 12ەوە 1 کیس خوێن بۆ من پێشتریش کەناڵی گەلی کوردستان هەڵمەتێکی ڕاگەیاند هونەرمەندان و کەسانی ناساوە من ئێستا حالیان جەماعەتی مەڵبەندی ڕێخستن دوێنێ تەلەفۆنیان لەگەڵا کردم وتیان ئەمانەوێ بەڕاستی هەڵمەتێکی چاکی خوێن بەخشین بەس من وتم جارێ لەبەرەوەی کە الحەمدلا نەکردومەتە ئەو ئەزمەوە ناشبێ خوێنیش کۆن ببێ چونکە ئێمە الحەمدلا لە ڕەمەزانە کە ڕەمەزانان هەموو شارێکی عێراق تووشی ئەزمەی خوێنە بێ بەحەڵی خەڵک بە ڕۆژوو ئازانە ڕۆژۆکە هێشتێ بەزیمە بەرنمەیەکمان داناوە 5 ساڵ زیاترە دامناوە شەوانە دەرگای بانقی خوێن کراوەیە بۆ هاوڵاتیان کە دوای ئیفتار بێن خوێن ببەخشن شکور ئەزمەمان توش نەبوو لە کەرنتینەکانە عالەم هەمووی لە ژوورەوە بوو ئێمە لە ڕێی وەزارەتی ناوخۆ هێزی پێشمەرگەوە بەڕاستی یعنی الحەمدولیلا نەیان هێش قووەتی داخلی چۆن لە سەرجادەکان بوو لە باقی خوێنیش بوون
من سوپاسیانەکەم مەسیان خۆش بێت دائیمەن هاوکارە من. کەلسوم خان بابینە سەر ئەو چارەسەر تازە پزیشکی کە بەکار ئەهێنرێت بۆ نەخۆشی کۆرۆنا باسێکمان لەم چارەسەرە بۆ بکەین زین لە چی پێک هاتووە و چی لە خوێنە ئەکرێت وەکو چارەسەرێک بەکار ئەهێنرێت. وڵی من حەزمە کرد بە ڕێزان کاک دکتۆر هادی کاک دکتۆرەوە ئەو دکتۆرە خۆشەویستانم کە نازانم کێوچەن لە سنتەری کەرەنتینەکە کە ئیش لەسەر ئەواکەن و فکرەی ئەوان بوو کە بە منیان وت بەڵێ ئەبواە یەکێکیان حاضر بێ بە جەنابی شت وتم یەکێکیانە بێت داواکەی بۆی ئەو مۆزوعە باسی بواری ئیشەکە کە ئەوانەیکەن بەس ئێمە جیاکردنەوەمان لەسەر ئێمە ئەوان دەستنیشانی تەنانەت دۆنەرەکانیش ناناسین ئەوان لەژێر دەستی خۆیان نابوون عیلاجیان کردوون ئەو خوێن بەخشانەی کە ئینێرنەوە بۆ لای ئێمە ئەوان دەستنیشانەکەن ئەوانەڵێن ئەم خوێن بەخشە کە ئینێرین ئەوە خۆی کۆرۆنای بووە لە ڕێگای ئەوەی کە ئێمە عیلاجمان کردووە الحەمدوللا 20 ڕۆژە لە ماڵەوە مایەکە لە ماڵەوەی چاک بێتەوە ئەتوانین ئێستا پلازمای ئەو بەکاربێنینەوە وەکو عیلاجێک بۆ نەخۆشێکی کەی کۆرۆناکە لەژێر دەستمانە ئێمە بەس ئیشەکە لای ئێمەیە وەکو لە هەموو وڵاتی عالەمە دۆنەرەکەیە ئێمە ئەو فاسێکە بۆم باسکردی ئەبێ و 20 فاسی بۆ بکەین ێستا لەم هەفتەی پێشوو بوو کاک دکتۆر وابزانم ڕەوا بوو دۆنەرێکی نرد کە نردی وتی دادەکەلسوم دۆنەرەکە تەواو هەموو شتێک تەواو بوو من وتمنەوە لاوتی بۆ وتمەی سیبیسیەکەی زۆر مشکلەی تابوتی چۆن وتمەڵا لەبەرەوەی هیمۆگلۆبینی کەم بوو ئێمە ناتوانین کە هیمۆگلۆبین کەم بێ بەڕاستی زەرەر بە ئەو دۆنەرە بگەینی خاصەر و تازە چابۆ دۆنەرە خۆشی وتی ئافەرم وڵی چاکتان کرد من ئەو ملاحەزەیەم نەبوو یعنی ئێمە ئەو فەحسەی بۆکەنی 20 فەحسە بزانی لە قوتیایەتی ئەتوانیە هیمۆگلۆبینی سەر 85 ئەنجا لێ وەرەگرین زەرری پێ ناگەێنین جارێکی کە ئەجا هێنین ئەو بوتڵە خوێنە وەرەگیرە هەمان بوتڵی خوێنە هەمان بوتڵی خوێن ئەچێتە سەر ئەو جیازێک کە پێم وتی بە 4 بەش جیاگرێتەوە بەشێکی ئەبێ بە پلازما بەشێکی ئەبێ بە کرایەوە بەشێکی بێ بە پلێدێت بەشێکی بێ بە بەڕاستی بە پاکسێڵ ئەمان بەس ئیسیفادە لە پلازماکەیەکە یعنی پلازماکە لەویا نسبەتێکی کەمە لەوانەیە بڵێم 6 بۆ 7 زیاتر نییە یعنی ئەو نسبەتە جاری وایە ئەگەر نەخۆشێکی کۆرۆنامانێ بە احتیمالە بە 4 خوێن بەخش ئەنجا بتوانێت ئەو پلازمایی کە ئەوان ئەیانە لە ئاستی داواکاری دکتۆرەکانەیە بەس بەداخەوە هەتا ئەمڕۆ کە من ێ ساتومەتە لای تۆ 12 کە ساتوەتەوە ئەزانی بۆ خەڵکەکە نازانم ئایا ترسێنراوە ئایا خۆی ئەترسیاڵێ من ئەو نەخۆشیە وەختی خۆی توش بۆ نەوەکو مەزا بەس وەڵڵا یار بوتڵێ خوێن تەبەڕۆعەکە خۆ ئەگەر ئێمە نەزانین لە ساسەک ئەخراسی خوێنی باشە نسبەتی مەگلۆبینی باشە نسبەتی حەجمی خوێن ئێسیتی باشە دوور بێ بۆ التیهابێکی بێ لە شاری وەرناگرین ینی مشکلەیەکی هەبێ لەو فاسێک ئێستا باسم کرد کە پێڵەن CBC لە ژووری ماتۆلۆجی دەرچوو ئێمە مستحیلە قەرار بین ئێمە قەرار ناین دکتۆرەکەش بینێر ئێمە قەرار ناین چکەی ماترسین خۆمانە ترسی نامانێن بەزاعفات بین بە ئێکێک بەخێن بەخشەکانمان کەلسوم خان تەنها پلازماکەی بەکارهێنێت ناتوانێت بۆ کەسێک بەکار بهێنێت کە نەخۆشی کۆرۆنای نەبێت واتە ئەو کەسەی کە خوێن ئەبەخشێ و تووشی نەخۆشی کۆرۆنا بووە چاک بووەتەوە ناتوانێت بەکار بهێنێت دەستمان ناکەوێت بە کۆرۆناکە ئەنجام بین بە خەڵکی کەس ئەمە وەکو ئاڵتونی لاتۆ ئێستا بە ساقڵم ئەو چۆن ئەڵێ عەملەی ساابەیە ئێمە خواخوامانە چکەمە پلازما بەغەڵەت تۆزێ نازام چ کەناڵێ بڵاوی کردەوە لەگەڵ ڕێزمە وتپی پلازەما هەر نەماوە لە باغ خوێنی سلێمانی ئێمە ئەتا ساڵێکی کەش بۆ ساڵی داهاتوش پلازما بەردەوام خەزی نەکرێ ڕۆژی هەموو ڕۆژێ خەزن نەکرێ 150 بوتڵ پلازما خەز نەکرێ ئێمە الحەمدوللا هەموو دۆنەرەکانمان بەشێکی بێ بە پلازما بەخەڵەت بڵاو کرا بۆ ویان زانی بۆ ئەو پلازما ئەتیادیە ئەو پلازمایە نییە کە دکتۆرەکانی کەرنتینەکان داوایەکەن پلازما ئەو کەسانەیە کە لە نەخۆشی کۆرۆنا چابوونەتەوە بەڵێ کەلسوم خانۆک و دوامین پرسیارم ئاوەژگاری چیە بۆ کەسانەی کە خوێنیان زۆرە و بێن خوێن ببەخشن یاخۆت ئەو کەسانی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوون چاک بوونەتەوە بۆ ئەوی بێن خوێن ببەخشن و گیانی کەسێکی تر ڕزگار من هەر ئەوە ناڵێم ئەڵێم ئەو خۆی ئەو نەخۆشیی توش بوو بینی ئەگەر ئەمڕۆ ببێ پێشەوایەک بە سنبولێکی جوان بۆ چاکردنەوەی نەخۆشێکی وەکو خۆی شتێکی جوانە وەڵڵاهی هیچ زەرەرێکی نییە دوور بێ زەرەری پێ بگەیانە تەبەڕۆعکردنی ئەو
بتڵە خوێنە و بزانم دکتۆرەکان قەراریان قابلە دکتۆر خۆ جەلاد نییە. دکتۆر ئینسانە، ئینسانێکە ئەتوانم بڵێم ئینسانیت ئەوەنەی لە دکتۆرە هەیە لەگەڵ ڕێزمان لە ئێمەمانان ئێمە ئەوە بوارەکە تێنەگەیشتون بەس ئەو لەو بوارەیە ژیانی بەختەکە لەبەرەوە ئەو ئەگەر نەزانێ ئەو شتا باشە بە عکسەوە بزانێ زەرەرێکی پێگەێنێ داوای لێ ناکا بڵێ بەس زۆریان وعدی ژێن یعنی مەسەلە کاک دکتۆرادی وتی وڵای دەکەس وعدی ئەومەتێ چۆن دادە دوانە هاتوون تم بەخوا دوان زیاتر نان کاک دکتۆرەوە یعنی ڕۆژانە لای ساڵین وعد بە دکتۆرەکان ڕێ باشە بە سەر چاو دیارە کە سوکاری مەسەرن ئەیترسێنن خەڵکێگەی ترسێنە ئەم پەیجانە لەگەڵ ڕێزماشتی ناشرین بڵاوەکەنەوە ئەوە تۆزێ ئەم وڵاتات جارێ زۆری ماوە تاگەینە و مەستەکانە خۆش سپاس بۆ ئامادە بەرنامەکەتانەکەم زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووین بەڵێ سپاس بۆ بەڕێز کەلسوم ڕەسوول بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی کا بەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم وچانێکی کورت و بەردەوامە بی. There are several measures you can adopt to protect yourself and others from getting the new coronavirus. Frequently clean your hands by using an alcohol-based hand rub product like a gel, or wash your hands with soap and water. When coughing and sneezing, cover your mouth and nose with flexed elbow like this, or use a tissue. If you use a tissue, discard it immediately into a closed bin. Avoid close contact with anyone that has fever and cough. And if you have fever, cough, and difficulty breathing, seek medical care early and share information about any recent travels with your healthcare provider. If you just have mild respiratory symptoms and no specific travel history, carefully follow the precautions I just explained and make sure you stay home until recovery. If you need more information on how to protect yourself from the new coronavirus, check the WHO website at who.int. ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ لووتتان خاوێن بکەنەوە بکۆکن یا بپژمن خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت لانی کەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆ ناومشتتان لە یەکدی بخشێنن پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن قامکە گەورەکەتان لە بیر نەچێت نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دۆماندا باس لا تەمەنی هەرزەکاری ئەکەین بزانین کە هەرزەکاری لە چەند قۆناغبێک هاتووە و بەکی ئەوترێت هەرزەکار و تا چەند گرنگە کە چواردەوری و خێزانەکەی بە شێوەیەکی وریایی مامەڵەی لەگەڵدا بکرێت بۆ ئەوەی کە ئەو تەمەنەی بتوانێت کە برەو بەتوانەکانی بدات هەر بۆ مەبەستەش باشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمانەوە بەڕێز سەردار ڕەتیف توێژەری کۆمەڵاتی لە هەولێرۆ لەگەڵمانەیە بەڵێ کاک سەردار سڵاو لێوێ بەیانیت باش بێت پرسیاری سەرتام ئەمێ لێو دەست پێ بکەین کە بەکی ئەوترێت هەرزەکار پێناسێک بۆ هەرزەکار بکەین. سڵاوت لێبێ کۆژیر خان بەیانی جەنابەت و سەرجەم بینەرانی خۆشەویستی کەناڵی گەلی کوردستان باش
لە ڕاستیدا باسکردن لە بابەتی هەرزەکاری دیارە پرسێکی تۆزە قورس و هەستیارە. لە ڕاستیدا لە زانستی دەروونناسیدا ئەگەر وەکو پێناسەیەک وەکو باسێک لە هەرزەکار بکەین واتە نزیک بوونەوە هەرزەکاری واتە نزیک بوونەوە لە پێگەیشتنی جەستەیی دەرونی کۆمەڵایەتی بایۆلۆژی تاک و هەموو تاکێک بۆ قۆناغا تێپەر دەبێت کە پێدەگوترێت قۆناغی هەرزەکاری یاخود نەوجەوانی. ئەو قۆناغێکی زۆر زۆر هەستیارە و قۆناغێکە بەڕاستی دەبێت زۆر بە هەستیاریەوە مامەڵی لەگەڵ بکرێت. ئەگەر باس لە هەرزەکاری بکەین ماوە کاتی هەرزەکاری لە کۆمەلگەیەک بۆ کۆمەلگەیەکی دیکە جیاوازی هەیە و گۆڕانکاری بەسەردادێت. بەڵام لە ڕاستیدا زانایانی دەروونناسی وەکو پۆڵێنکردنێک سێ قۆناغیان بۆ تەمەنی هەرزەکاری تەمەنی لاوەتی دانایە. ئەویش سەرەتاکانی هەرزەکاری قۆناغی یەکەم کە پێی دەگوترێت سەرەتاکانی هەرزەکاری لە تەمەنی 11 ساڵی هەتا تەمەنی 14 ساڵی دەست پێ دەکات. ئەو قۆناغێکی هەستیارەوە نەوجەوان یاخود هەرزەکار منداڵ لەو تەمەنە دەکەوێتە قۆناغی پێگەیشتنی هەموو ئەو لایەنە جەستەیی و بایۆلۆژی و ژیرانەی کە هەیەی. قۆناغی دووەمیان کە قۆناغی ناوڕاستی هەرزەکاری ئەوش لە تەمەنی 14 ساڵی تا 18 ساڵی دەست پێ دەکات. ئەو قۆناغەیەکە لە ڕاستیدا تاڕادەیەکی زۆر پێگەیوە ئەو تاکەوە سەرجەم ئامادەکاری جەستەیی و دەرونی و ژیریەکانی تەواو بوون. قۆناغی سێم کە قۆناغی 18 بۆ 21 ساڵیە یاخود دوای 18 ساڵیە ئەو قۆناغەیە تەواو کە ئەو نەوجەوانە پێگەیشتووەوە وەکو گەنج و لاوێک دێتە پێش چاو. بەڵێ کاک سەردار باست لە کۆمەڵی قۆناغ کرد سێ قۆناغ هەیە کە هەرزەکار پێدا تێپەڕ دەبێت. ئەمە باسێک لەوە بکەین کە کام قۆناغیان هەستیارترینە و پێویستە چواردەور زیاتر ئاگایان لێی بێت. بە پێی پۆڵیکردنی زانایان کە وەکو باسم کرد سێ قۆناغ هەیە بۆ قۆناغی هەرزەکاری. قۆناغە سەرەتاکانی هەرزەکاری کە لە تەمەنی 11 بۆ 14 ساڵ دەست پێ دەکات بەڕاستی زۆر هەستیارە چونکە تاک دەکەوێتە ژێر فشار و کاریگەری پاڵنەرە سێکسیەکان پاڵنەرە دەرونیەکان. بۆیە لەو قۆناغە بەڕاستی لە تەمەنی وەکو باسم کرد 11 لە بۆ 12 ساڵیە هەتا 14 ساڵی سەروی ئەو ساڵا زۆر هەستیارە. دەبێت بەڕاستی دایک و باوک پەروەردەکاران زۆر بە هەستاریەوە مامەڵە لەگەڵ ئەو تەمەنەدا بکەن و هەوڵ بدەن بەڕاستیەکەی لە ڕووی دەرونیەوە پاڵپشتیکاری دەرونی منداڵەکانیان بن نەوەک تێکشکانی دەرونی منداڵەکانیان چکە بەڕاستی ڕەنگە لەو تەمەنە یەک وشە بەس بێ بۆ تێکشکانی کەسایەتی منداڵەکەت. بۆیە زەرورە بەڕاستیەکەی هەموو قۆناغەکان گرنگن تا تەمەنی ئەوەی کە باس دەکرێت ماوەی هەرزەکاری نزیکەی 10 ساڵ دەخایەنێت کە لە تەمەنی 11 لە 12 ساڵی یاخود 11 ساڵی دەست پێ دەکات تا 20 ساڵ سەروی 20 ساڵی هەموو قۆناغەکان هەستیارن. بەڵام قۆناغی سەرەتاکانی هەرزەکاری زۆر هەستیارن. دەبێت دایک و باوک پەروەردەکاران مامەڵەیەکی زۆر تەندروست لەگەڵ منداڵەکانیان بکەن چونکە ڕەنگە یەک وشە یەک شتێکی بەسیط ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کەسایەتی منداڵەکەت لەو قۆناغدا لەبار بچێت. بەڵێ کاک سەردار ئەمێ باسێک لەوە بکەین کە لە تەمەنی هەرزەکاریدا کۆمەڵێک گۆڕانی جەستەیی و هۆڕمۆن لەو کەسەدا ڕوودەدات. ئەمێ بزانم کە تا چەند ئەو گۆڕانانە کاریگەریان هەیە لەسەر هەڵسوکەوتی ئەو کەسە. کۆژین خان لە ڕاستیدا کە ئەو هەرزەکارە یان ئەو منداڵە تەمەنینا نزیکەی بووە 11 ساڵ 12 ساڵ ئەو منداڵی دوێنێ نییە بەڕاستیەکەی. ئەو نەوجەوانە ئەو کوڕا ئەو کچە کۆمەڵێک گۆڕانکاری جەستەیی بایۆلۆژی وەک دیارەکە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی جەستەییشەوە کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر ئەو کەسدا دێ. بۆیە بەڕاستیەکەی زەرورە یعنی ئەو تەمەنە زۆر هەستیارە و دایکان و باوکان ڕەنگە وەکو پێویست بە تایبەتی مامەڵەکردن لەگەڵ قۆناغی هەرزەکاری لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک لە ژینگەیەک بۆ ژینگەیەکی دیکە بەڕاستی گۆڕانکاری بەسەردادێ. بەڵام لە کۆمەلگای کوردی بەڕاستی تاکو ئێستا نەمانتوانیوە وەکو پێویست مامەڵە لەگەڵ تەمەنی هەرزەکاریدا بکەین.
ئەوەتە لە منداڵی بەڕاستیەکەی لە قوتابخانە سەرەتاییەکان کاتێک کچ و کورتێکەڵاون بەڵام لە قۆناغی ناوەندی کارەتەمەنی هەرزەکاریە ئەو کوڕکچە لێک جیا دەکرێنەوە دواتر دیسان لە قۆناغی کۆلیش تێکەڵ بە یەکتر دەکرێنەوە کە ئەوە هەموو کاردانەوەی کۆمەلگایە لە ڕوانگەی ئاینی و کۆمەڵایەتیەوە بەسەر ئەو تاکە ڕەنگە هەندێک بابەت هەبێ بەڕاستیەکەی لە ڕوانگەی پاڵنەرە سێکسیەکان بە تایبەتی لە دەرونی ئەو ئینسانە هۆکار بێ بۆ گۆڕانی کۆمەڵێک ڕەفتار کە ئەو کات ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە دەوروبەر بە تایبەتی دایک و باوک ڕخنیان هەبێ لەسەر ڕەفتاری ئەو تاکە بەڵام ناسنە پێش ئەوەی ناسنەوە سەر ئەوەی بابەتێک کە بۆ نمونە ئەو منداڵە ئەو کەسە ئەو منداڵی دوێنێ نەما بەڵکو ئێستا هەرزەکارێکە و هەتا تەعاملکردن لەگەڵ ئەو هەرزەکارە دەبێت جیاواز بێتەوەی کە تا دوێنێ بابەت یاخود مامەڵەکردن لەگەڵ هەبووە. بەڵێ کاک سەردار باست لە گۆڕانی هۆرمۆنەکان کرد کە کاریگەریان هەیە لەسەر هەڵسوکەوتی کەسانی هەرزەکار ئەمێ باسێک لۆ بکەین کە ئەی هەڵسوکەوتی کەسانی دەوروبەری خێزانەکەی تا چەند کاریگەریان هەیە لەسەر گۆڕانی هەڵسوکەوتەکانی ئەم. تاک لەو تەمەنا لە تەمەنی هەرزەکاری کۆمەڵێک بێجگە لە گۆڕانکاریە هۆرمۆنیەکان و پاڵنەرە سێکسیەکان و کۆمەڵک گۆڕانکاری جەستەیش بەڕاستیەکەی بە ئاسانی دەبیندرێت لەسەر نەوجەوانان بە تایبەتی ئەگەر باس لە کچام بکەین وەکوەوەی کە سینجان بەرز دەبێتەوە کۆمەڵک گۆڕانکاری جەستەی بۆ نمونە لە هەندێک شوێنی مو دروست دەبێت لە کوڕان بە تایبەتی دەبێتە هۆی دانانی سمێڵ و ڕیش و هەندێک جار بەڕاستیەکەی دەنگگەڕبوونی لە کوڕاندا و هاتنەوەی هەندێک زیبکە لە دەموچاوی کە ئەوە شێوازێک لە گۆڕانی جەستەیی بە تایبەتی بەرزبوونی لوتەکانی بەڕاستی گەورەبوونی لوتەکانی کە ئەوە بە ئاشکرا بە دیار دەکەوێت ئەگەر باس لە دەوروبەر بکەین بەڕاستی لە کۆمەلگای کوردی وەکو باسم کرد بەڕاستی وەکو پێویست نەمانتوانی و مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەدا بکەین بە تایبەتی لە قۆناغی هەرزەکاری باوک دایک وادەزانێ ئەو هەرزەکارە ئەو نەوەجەوانە هەر منداڵەکەی دوێنێ بەڕاستی هەر وەکو منداڵ مامەڵی لەگەڵ دەکا لە کاتێکە ئەو نەوجەوانە کۆمەڵک گۆڕانکاری فسیۆلۆجی بەسەرداهاتووە کە پاڵنەرن لە ڕووی دەرونیەوە و پێویستە بەڕاستیەکەی دایک و باوک مامەڵەکردنێکی تەندروستیان هەبێ وەکو باسم کرد بەڕاستی ئەگەر باس لە کۆمەلگای کوردی بکەین بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ قۆناغی هەرزەکاری لە هەموو کۆمەلگەکانی جیهان جیاوازە بۆ نمونە لە هەندێک خێڵی ئەفریقیا کاتێک کە نەوجەوانێک پێ دەنێتە قۆناغی هەرزەکاری وەکو گەورەیەک سیر دەکرێت ئەو کەسە ئەگەر تەماشا بکەین کۆمەڵێک واجباتی یاخود ئەرچی دەخێتە سەر وەکو ئیشکردن و ڕاوکردن و هەموو ئەو ئیش و کارانە کە پیاوێکی گەورە ئەنجامی دەدات پێویستە لەسەر ئەو نەوجەوان و هەرزەکارش ئەنجامی بدات ئەگەر تەماشا بکەین بەڕاستی لە کۆمەلگایکی ڕۆژ ئاوایی کە نەوجەوان تا ڕادێکی زۆر ئازادی بەردەستە لە ڕووی تێکەڵاوبوونی لە هەردوو ڕەگەز ئەگەر تەماشا بکەین ڕەنگە کاریگەری نێرێنی خراپی هەبێ بەڵام لە هەمان کاتدا جۆرێک لە ئازادی پێدراوە لە ڕووی ئیشکردن ئیش دەکا ئیش ناکا هەڵسوکەوتی خوێندنی هەموو ئەوانە ئازادن هەتا کاریگەری دایک و باوکی بۆ نمونە کاتێک منداڵێک یاخود برێن منداڵێک تەمەنی دەگاتە 18 ساڵی جا دەبێتەوە لە دایک و باوکی ڕەنگە تۆزێک ئازادی سەربەخۆیی هەبێ بەڵام ئەگەر لە تەماشای برێن کۆمەلگای خۆمان بکەین کۆمەلگای کوردی وەکو باسم کرد بەڕاستی لە سەرەتایی منداڵەکان تێکەڵاو دەکەین کچ و کوڕ بەڵام لە قۆناغی ئامادەیی چونکە پێدەنێتە قۆناغی شێرزەکاری جیان دەکەینەوە دواتر لە قۆناغی زانکۆ دیسان تێکەڵاویان دەکەینەوە کە ئەوە لە ڕوانگەی پاڵنەرە سێکسیەکانەوە ڕەنگە کاریگەری خراپی لەسەر دەرونی ئەو تاکە هەبێت بۆیە بەڕاستی زەرورە دایکان و باوکان بە قۆناغێکی هەستیار ئەو منداڵای وەقت پەروەردەکاران بە قۆناغێکی هەستیار تێپەڕێن یعنی کۆژین خان لێت ناشارمەوە من وەکەوەی کە توێژەری کۆمەڵایەتیم ڕاستەوە خۆ مامەڵم لەگەڵ نەوجەوانان هەیە بەڕاستی قۆناغێکی هەرە هەستیارە نەوجەوانان تووشی لە توپەتبوونی دەرونی و بەڕاستی تووشی نەهاوسەنجی دەرونی زۆر دەبن لەو قۆناغا ئەگەر بێت و تاک یاخود نەوجەوان لەو قۆناغەدا لەگەڵ ئەو هەموو فشارە جەستەیی و لەگەڵ ئەو فشارە جنسی و سێکسی کە لەسەریتی ئەگەر کەش و هەوایە و ژینگەیەکی لەباری کۆمەڵایەتی لە بۆ نەڕخسێت ڕەنگە بەڕاستی تووشی لادان بێت یاخود تووشی لادانی جەستەیی یاخود سێکسی بێت بۆیە زەرورە بەڕاستی دایکان و باوکان بۆ پەڕی
مامەڵەیەکی تەندروست و هەستێران لەگەڵ منداڵەکانە بن بۆ ئەوەی بتوانن ئەو تەمەنێک کە تەمەنی هەرزەکاریە تەمەنێکی هەستیارە هاوڕێ بن لەگەڵ منداڵەکانە. بەڕاستی هاوڕێبوونی دایک و باوک لەو تەمەنە زۆر گرنگە. دەبێت تو ئەگەر دایک و باوکی واقعیانە بڕوانی ئەو تەمەنە، ئەو تەمەنە تەمەنێکی زۆر هەستیارە، تەمەنێکە بەڕاستەکەی ڕەنگ لە یەک وشە کاریگەری دەیان ساڵ دابنێن لەسەری. و پێم وایە بەڕاستی تاوەکو ئێستا کۆمەلگەی کوردی مامەڵەی تەندروستی لەگەڵ تەمەنی هەرزەکاری و هەرتێ نەگەیشتر تەمەنی هەرزەکاری. بەڵێ کاک سەردار باست لەوە کرد کە لە وڵاتانی ئەوروپا ئازادێکی ڕەها ئەدرێت بە کەسانی هەرزەکار. ئەمە باسێک لەوە بکەین کە لای تۆ باشە ئەم ئازادیە بدرێت بە کەسی هەرزەکار یاخۆت ئەم ئازادیە بێتە هۆکارێک بۆ ڕێگە لادانی ئەم هەرزەکارانە. لە ڕاستیدا کۆژین خان من هەمیشە لەگەڵ دایک و باوکان لە کاتی چاوپێکۆتن باس لەوە دەکەم بەڕاستی دایک و باوک دەبێت زۆر بە هەستیاری مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەدا بکەن بتوانن نەوەک لە هاوسەنجی بەڕاستی هاوسەنجێک دروست بکەن لە نێوان ئەوەی کە ئازادی ڕەهایی یاخود ئەوەی کە بتوانن کۆنتترۆلی منداڵەکانیان بکەن یاخود متابعەی منداڵەکانیان بکەن. بەڕاستی منداوە لە دایکان و باوکانەکەم کە لەو تەمەنە زیاتر متابعەی منداڵەکانیان بکەن نەک مراقەبە، چونکە بەڕاستی بینی مراقەبە بینی متابعە زۆر جیاوازی هەیە. ئەگەر باس لە کۆمەلگا ڕۆژ ئاواییەکان بکەین ئایا ئێمە بەبەراورد لەگەڵ کۆمەلگا ڕۆژ ئاواییەکان کۆمەلگا ڕۆژهەڵاتەکان لە کام قۆناغدا بەڕاستی زەرەریان کردو لە کام قۆناغدا زیانیان پێگەیشتووە. یعنی بۆ نمونە من ئەگەر تەماشا بکەن توێژینەوەیەکی لە ئەڵمانیا ئەنجامدراوە ساڵانە زیاتر لە 8,000 کچ بەڕاستیەکەی ڕوبەڕووی لادانی سێکسی بوونەتەوە یاخود ئەوەی کە پێی دەگوترێت سکپڕی بەڕاستیەکەی تووشی سکپڕی بوون کە ئەوەش لە ڕوو دەرونیوە هەم کاریگەری خراپ لەسەر کەسەکە خۆی دروست دەکەوە هەم کاریگەری خراپ لەسەر کۆمەلگا و لەسەر خێزان دروست دەکات. بۆیە پێدانی ئازادی ڕەهایی بەڕاستی ئەوەش هەر ڕەنگە بچێتە چوارچێوەی تێکدانی شیرازەی دەرونی هەم کەسەکە خۆی و هەم لە ڕاستی کۆمەلگا و هەم خێزانەکە خۆی لەبەر ئەوە نا ئازادێکی زۆری ڕەها کە ببێتە هۆی سەرڕۆیی منداڵەکەت سەرڕۆیی هەرزەکارەکە نەک کۆنتترۆلکردنێک کە بێتە هۆی بەستنەوەی منداڵەکەت. بۆیە پێویستە دایکان و باوکان هاوسەنجێک ڕابگرن هەتا لە بەرامبەر مامەڵەکردنیان لەگەڵیان بەڕاستی ناکرێ باوک بە شێوازێکی تونند و تیژ مامەڵە لەگەڵ منداڵەکەی بکات لە کاتێکا دایک بە سۆز و میهرەبانیەوە تەماشای منداڵەکەی بکات چکۆ بەڕاستی ئەو شێوازی پەروەردەکردنە لەگەڵ هەرزەکار ڕەنگە کاریگەری نەرێنی خراپی لە دوا ڕۆژدا لەبەر دروست بێت. بۆیە پێویستە بەڕاستی دایکان و باوکان بۆ پەڕی هاوسەنجەوە مامەڵە لەگەڵ منداڵەکانیاندا بکەن. بەڵێ کاک سەردار با باسێک لەوە بکەین کە بێگومان هەرزەکارانیش پێویستیان بە هاوڕێکە بۆ ژیانیان هەڵی بژێرن لەم تەمەنەدا تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری ئەو هاوڕێیانن بن کە لەگەڵیان هەڵسوکەوت ئەکەن تا چەند هاوڕێ ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەڵسوکەوتەکانی ئەم کەسە بگۆڕێت. بەپێی ئەو لێکۆڵنەوانەی کە لەگەڵ دایک و باوکان کراون بەڕاستیەکەی ئەو قۆناغە بە مەترسیدارترین قۆناغ دادنێن لەگەڵ تەعاملکردن لەگەڵ منداڵەکانیان بەڕاستی چونکە ترسیان لەوە هەیە کە چۆن بتوانن هاوڕێی منداڵەکانیان دەستنیشان بکەن هاوڕێی نەوجەوانیان هەرزەکارەکانیان دەستنیشان بکەن. بۆیە بەڕاستی زەرورە دایکان و باوکان ترسیان لەوە نەبێ بەڵکو وەکو باسم کرد بە جۆرێک لە جۆرەکان متابعەی منداڵەکانیان بکەن نەوەک مراقەبە چونکە بەڕاستی مراقەبە دەبێتە هۆی ئەوەی کە منداڵەکە زیاتر بتوانێت خۆی بدزێتەوە لە کۆمەڵێک شت. بەڵام ئەگەر تۆ متابعەت کرد هیچ دوور بە دووری زانیت هاوڕێی منداڵەکەت چێە بەڕاستیەکەی زۆر زەرورە بەڕاستی کۆژین خان بابەتێکی زۆر گرنگت وروژان چونکە من بەو پێ بەخۆم توێژەری کۆمەڵاتیم لە چاکسازی ژنان و منداڵان لە هەولێر یعنی هەتا ئەو نەوجوانانەی کە دەستگیر دەکرێن بەڕاستیەکەی گرفتەکانیان ئەوەیە یەک بەڕاستی نازانن شتێک هەیە بە ناوی سەرپێچی یاسایی بەڵکو بەستێکی زۆر ئاسایی دەیدێنن هەموو ئەو گرفتانەی کە ئەو سەرپێچیانەی کە نەوجوان ئەنجامی دەدان کاتێک لیان دەپرسم لە کاتی ئەوەی کە مقابلیان ئەکەن کاکە لۆ ئەو تاوانت ئەنجام داوە یاخود لۆ ئەو سەرپێچیت کردووە ئەو لاسایی کرد ئەو لاسایت ئەنجام داوە بەڕاستی یەک هۆشیار یاسایی زۆر کەمە
ینی بەداخەوە ئێمە لە قوتابخانەکان ئەوەندەی لە دەرسی ئەلف و بێ و کیمیا و فیزیا دەخوێنین هیچ هۆشیارێکی یاسایی نادەینە منداڵەکانمان بۆیە زەرورە بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەو پەڕی هەستکردن بە پرسیارەتیەوە بە تایبەتی ئەو کۆمەلگان ئەو ڕێکخراوە کۆمەلگا مەدەنیانەی کە لەسەر بواری یاسایی کارەکەن بەڕاستی ئێمە نەوجەوانانمان هەرزەکارانمان لە ڕۆی هۆشیاری یاساییەوە زۆر لاوازن و هەموو ئەو تاوانە یاخود ئەو لاستارەی ئەنجامی ئەدەن دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆشیاریان نییە و دووەم جار کە لەیان دەپرسم چێ بۆ هۆکاری ئەوەی کە ئەو لاساریە بکە یاخود ئەو تاوانە ئەنجام بدەی بێگومان دەگەڕێتەوە بۆ برادەرەکەی کە هاوڕێیەکەی فێری کردووە لە هاوڕێەکەی فێر بووە بۆیە دەکرێت بەڕاستی دایکان و باوکان متابعە بکەن لەو قۆناغا هەرچەندە قۆناغێکی سەختە بەڕاستیەکەی بەڵام بەداخەوە ئێمە ئەگەر پێش کارنتینە و ئێستاش گلەیەک لە دایک و باوکان بکەین ئەوەندەی دایکان و باوکان بە شتی لاوەچیەوە خەریکن بە تایبەتی باوکان کە بە ئیشکردن و بازرگانیکردن لە دەرەوە و دایکان بەداخەوە ئێستاوەی کە دەبیندرێت بە تەکنۆلۆژیا و بە تۆڕە کۆمەڵاتەکان خەریکن ناپڕژێنە سەر ئەوەی کە ئەوەندە بوار یاخود کات دەنە هەرزەکارەکانیان بتوانن هاوڕێ بن لەگەڵیان باسی کۆمەڵێک بابەتی ینی هەتا بەڕاستی لایانی تەرفیهی منداڵەکانیان زۆر گرنگە بتوانن گرنگی پێ بدەن ینی من بۆ نمونە وەکو خۆم کە زۆر جار کەسی وا کە هەرزەکارێکە دێتە پێشم گرفتی هەیە گرفتی ئەو بەرەوەکو باسمان کرد هەموو ئەو گۆڕانکاریە بایۆلۆژی و جینسیانەی کە پاڵنرن بۆی تاک بتوانێت بە ناشەرعی پڕی بکاتەوە هەوڵدەم بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان ئەو تاکە کارێکەوە سەرقاڵ بکەم بە تایبەتی کاری وەرزشی لایانی وەرزشی زۆر گرنگە لە بۆی کە تاک لەو تەمەنە بتوانێت لە ڕێگاکی ڕاستەقینەوە بۆ نمونە وەرزش ئەوانەی کە وەرزشەکە ناڵێم بۆ نمونە خوانەکە کەسی خراپیان تێدانی بەڵام زۆربەی زۆر کەسی باشن بەڕاستی بتوانێت لە شوێنێک کە برادەر و هاوڕێی ڕاستەقینەی خۆی منداڵەکەی خۆت دەستنیشان بکەی پێگەت ئەوەیە کە بتوانێت ئەو منداڵە لە شوێنێک یاخود جینگێکی لەباری بۆ دابین بکەی بۆ ئەوەی کە تووشی برادری خراپ نەبێت کە بەداخەوە ترسی دایکان و باوکان ترسی هەرە گەورەیان لە کاتی لە کۆڵنەکان ئەوەیە کە برادری خراپ نەبێ بەڵام برادری خراپ چۆن دروست نابێت کە تۆ بۆ خۆت هاوکاری بۆ خۆت هاوڕێبی. بەڵێ کاک سەردار با باسێک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان بکەین بێگومان ژیانی کەسمان لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان بێبەش نییە ئەمێ باسێک لەوە بکەین تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگادار بن کە منداڵەکانیان ئەو تۆڕە کۆمەڵاتی کە بەکارێنن ئەو کاتێک کە تەرخانی ئەکەن بۆی لە پێناو شتی بەسووددا بەکاری بێنن و تووشی کێشیان نەکات. بەڕاستی کۆژین خان پرسیارێکی زۆر گرنگە ئەوەی کە بەداخەوە ئێستا تەواوی تاچی کوردستان تەواوی تا چێرەمی کوردستانی پێدەناوەڵێن بەڕاستی بەکارهێنانی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکانە بەداخەوە لە ڕاستیدا دایکان و باوکان بەرپرسیارەتی یەکەم لەسەر منداڵەکانیان و پێم وایە بەڕاستی سەرمایەی دایکان و باوکان منداڵەکانیان نەک ئەو پارە و ئەو خانی و کۆشکوتەرانەکە هەیتیان بۆیە دروستکردنی تاکێکی بەسوود بۆ کۆمەلگا ئەوەی کە ئیسفادی لێ بکە ئەوەی کە سوودمەند بێلێ بە پلەیەک بەڕاستی خێزانە بۆیە من پێم وایە بەڕاستیەکەی دایکان و باوکان مامەڵەکردنیان بە هەموو شێوازێک لەگەڵ منداڵەکان دەبێت شێوازێکی هاوڕێیان نەبێ و دابینکردنی بەڕاستیەوەی پێی دەگوترێت کە ئێستا مۆبایل و لاپتۆپ و هەموو ئەو بابەتانێک کە زەرورن بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان هێنانی خەت بۆ ماڵەوە زۆر گرفتی بۆ نەوجەوانان بە تایبەتی خۆیان دروست کردووە دواتر خێزانەکانیان لە ڕاستیدا کۆژین خان ئێمە ئەگەر تەماشا بکەین لە خێزانێکی خواپێداوی هەرێمی کوردستان کە خانوێکی چەند ژووری هەیە منداڵەکانی کچ و کوڕەکانی دابەش بوون بەسەر ژوورەکاندا و مۆبایلێکی بۆ دابین کردون لاپتۆپێکی بۆ دابین کردبوون ئایپاتێکی بۆ دابین کردووە لە ژوورەکەی و خەتێکی فری داوەتێ نازانێت تەمەنی ئەو هەرزەکارە ئەو نەوجەوانە چەندە گرنگە چەندە هەستیارە بەداخەوە ئەگەر تەماشای توێژینەوەکان بکەین لە عراق و لە هەرێمی کوردستان ئەوەندەی کە سایتە پۆرنەکان بەڕاستیەکەی دەکرێنەوە ڕەنگە لە وڵاتێکی دیکەی ڕۆژئاوایی ئەوەندە بەکار نهێنرێت ئەوەش دەگەرێتەوە بەڕاستی وەکو باسم کرد هەموو ئەو پاڵنەرە سێکسیانەی کە
لە ئەنجامی گۆڕانکاری لە قۆناغی منداڵی بۆ قۆناغی هەرزەکاری لەسەر ئەو منداڵە دروستە بێت لەسەر ئەو نەوجەوانە دروستە بێت بەڕاستی قۆناغێکی هەستیارە ڕەنگە ئەوەندەی کە ئەو هەرزەکارە تەمەتوع لە تەماشاکردنی گرتێکی سێکسی وەربگرێ بەڕاستی تەمەتوع لە دانیشتنێکی وەکو موتە وەرنەگرێ و بەڕاستیەکەی ڕەنگە تو ئەگەر گلەی لێ بکەی گلەکەت لە جێ خۆی نەبێ وەکو دایک و باک باوک بۆیە دەکرێت بەڕاستی دایکان باوکان لە کاتی دابینکردنی هێڵی ئەنتەرنێت بۆ منداڵەکانیان بۆ هەرزەکارەکانیان کاتێک لە ژوورەوە دادەندرێت بێ ئاگا نەبن لەوەی کە جارجارە هیچ نەبێت سەردانێکی منداڵەکانیان بکەن جارجارە یعنی بەڕاستی من هەموو جارێ باس دەکەم زۆر زەرورە دایکان و باوکان کاتیان هەبێلۆ دانیشتن لەگەڵ منداڵەکانیان بەداخەوە ئێستا من خێزان ئەبینم لەگەڵ ئەوەی کە هێڵی ئەنتەرنێتی بۆ ماڵەوە دابین کردووە لەگەر ئەوەش بڵێن مۆبایلێکی بۆ کچەکەی بۆ کوڕەکەی دەستنیشان کردووە هیچ ئاگادار نیە لەوەی کە ئەو کوڕە ئەو کچە چۆن ئەو هێڵی ئەنتەرنێتە یاخود ئەو مۆبایلە یاخود ئەو تەکنۆلژیای لە دەستێتی بەڕاستی بەکاری دێنێ هەتا لە مەسلەی بەڕاستی فرێودانی کوڕان کچانمانێ ئەنی بەداخەوە ئێستا ئەگەر تەماشا بکەین زۆر ئاسایی بووە کاتێک کە کچێک مۆبایلێکی دەستا بە هەردوو ڕەگەز کوڕێکیش مۆبایلش لە بندەستا بێ ئاگالەوەی کە دایک و باوک چۆن بەکاردێنێ بە کەیفی خۆی بەکاری دێنێ وەکو باسیشم کرد بەڕاستیەکەی ئەوەندەی تەمەتوع لە کردنەوەی سایتێکی پۆرن دەبینێ ئەوەندە تەمەتوع لە دانیشتێکی ئاسایی نابینێ کە ئامۆژگاریە بۆیە دەکرێت بەڕاستی دایکان و باوکان متابعەی منداڵەکانیان بکەن بەڕاستی متابعەکردن زۆر گرنگە یعنی وەکو باسم کرد ئەگەر دایک هەر مەشغوڵ بوو بە والحاصل لەوانێت دایک کۆمەڵک ئەرک و کاری خۆی بەجێ بگەن لە ڕووی دابینکردنی خواردن و کەلوپەل و ئەو جۆرەشتانە بەڵام بەڕاستی دەشکرێ متابعەی منداڵەکەی بکە باوک لە هەمان کاتدا هەروە ڕاستە ماندووە ڕاستە کار دەکە ڕاستە ئیش دەکا بەڵام لە ڕاستیدا متابعەکردنی منداڵەکەشی زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو منداڵە ئەو هەرزەکارە لەو تەمەنە قۆناغاستیاری کە هەیەی بیپارێزێت بە دوور بێت لە شتی خراپ چونکە بەڕاستەکەی دوجار کە ئەو قۆناغا منداڵ تێکشکا لە ڕوو دەرونی لە ڕووی کۆمەڵایەتەوە ڕەنگە تاکێکی بەرهەم هاتووی لێ دروست نەبێەوە لە دواتردا خێزان و کۆمەلگا بەڕاستی تووشی قەیران و تووشی خراپەکاری بێت. بەڵێ کاک سەردار وەکو دوایین پرسیارم ئەمەوێت باسێک لەوە بکەین کە چی بکرێت بۆ ئەوەی کە تەمەنی هەرزەکاری بێتە هۆکارێک بۆ برەودانی تواناکانی هەرزاکاران. لە ڕاستیدا بن وەکو باسم کرد کۆژین خان بەداخەوە ئێمە لە کۆمەڵناسیدا ژینگەی پێگەیاندنی کۆمەڵاتیمان هەیە کە خێزان بەڕاستی دەوری هەرە سەرەکی دەبینێ لە پێگەیاندنی منداڵەکەی لە پێگەیاندنی تاکێکی تەندروست ئەگەر تەماشا بکەین بەڕاستیەکەی تا ڕادێکی زۆر ئێستا خێزان خەریکە ئەو ئەرکەی لەدەست دەردەچێت بەهۆی ئەوەی کە ئەو کرانەوەی کۆمەلگای کوردی بەڕووی دەرەوەدا بە تایبەتی هاتنناوەی تەکنۆلژیا کە کاریگەری زۆر خراپی لەسەر تەمەنی هەرزەکاری هەبوو بەڕاستیەکەی چونکە ئەگەر تەماشا بکەین هەموو توێژینەوەکان ئەوە دەردەخەن کە زۆربەی جار کە منداڵان دەبنە نێچیر یاخود منداڵان هەرزەکاران دەبنە هۆکارێک خۆراکێک بۆ ئەوانەی کە لەسەر و خۆیانن بە تایبەتی من ئەگەر زۆر بە تێر و تەسەرین ڕوونەچوونە ناوبابەتەکە ئەگەر نابابەتی هەرزەکار زۆر لە خۆی هەڵدەگرێت بە تایبەتی کێشە و گرفتەکانی هەرزەکاران کە لەو تەمەنە زۆرن بەڕاستەکەی بە تایبەتی کێشەی ژوو گەورە بوون بە تایبەتی کێشەی ئەوەی کە چۆن بتوانرێت کۆنتترۆلی هەستەکانی یاخود هەستە سێکسەکانی ئەو تەمەنە بکرێت ئەمن ئەگەر تەماشا بکەین بەڕاستی کۆمەڵک کێشە و گرفتی زۆر هەرزەکاران لە تەمەنە پێوەی گیرۆدەن و پێم وایە بەڕاستی وەکو باسم کرد مامەڵەیەکی دروستمان نەبووە لەگەڵ تەمەنی هەرزەکاری هەر خودی بڵێن ئەوانەی کە ڕۆلی پەروەردە دەجێڕن وەکو باسم کرد لە کۆمەڵناسیدا ژینگەی پێگەیاندنی کۆمەڵایەتی تاک زۆر گرنگە خێزان بەڕاستی خەریکە ئەو دەورە ڕئیسیە کە هەبوو جاران لە پێگەیانی تاکەکەی لە پێگەیانی هەرزەکارەکەی وە لەدەست دەرەچێ وەڕاستی منداڵ دەبێتە منداڵی کۆڵان منداڵ دەبێتە منداڵی تەکنۆلۆژیا منداڵ دەبێتە منداڵی بەڕاست بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتەکان ئەوە کاریگەری زۆر خراپی لەسەر تاچی کۆمەلگای کوڕی دروست کردووە لە نێوەندی ئەو هەموو ڕەهاو ئازادی کە تاکێکی هەرزەکار بەڕاستی دەیەوێ نەمانتوانیوە
هاوسەنجێک دروست بکەین لە بینی حەز و خواست و داواکاری ئەو نەوجەوانە لەگەڵ ئەو بوارە کۆمەڵایەتی کە لە دەرێ هەیە. بۆیە بەڕاستی پێویستە یەک دایکان و باوکان ئەو ڕۆڵێک کە جاران هەیان بوو بژێرنەوە، یەک بە دروستکردنی بەڕاستی هاوڕێتی لەگەڵ منداڵەکانیان. بەداخەوە وەکو باسم کرد ئێستا دایکان و باوکان بەهۆی سەرقاڵبوونی خۆیانەوە دوورن لە منداڵەکانیان. دوو پەروەردە بەڕاستی پەروەردە ئەرچێتی مامۆستایان کاتێک دەبینن گۆڕانکاریی فیسیۆلۆژی یاخود جەستەیی بەسەر ئەو تەمەنی هەرزەکاریدا ڕووداوە یا قوتلوتی بەرز بۆ دەنجی گەربەوە نەچن بیشکێنەوە لەجات ئەوەی کە دروستی کە بەڕاستی بەداخەوە دەیان نمونەی وا هەیە کە دەستەکانە خۆشەکە کاروان ئەم بابەتە قسە و گفتوگویەکی زۆر هەڵەگرێ. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ بەڕێز سەردار لەتیف توێژەری کۆمەڵاتی کابەشێکی ڕاستە و خۆ لە ئەستۆدیۆکانمان لا هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان کاروان باشێکی ڕاستە و خۆ لا هەولێرەوە لەگەڵمانەیە. کاروان سڵاو لێوێ و بەیانیت باش بێ، دەبێ بزانم زانیاریەکان لای تۆچین. کۆژین بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی باش بۆ هەموو لایەک، بە هیوای لەش ساغی بۆ هەموو لایەک. دیارە لە دوو ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان لە شاری هەولێر هەڵمەتێکی نیشتیمانیان ڕاگەیاند مەبەستی خۆپارێزی و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە ڤایرۆسی کۆرۆنا. دیارە هەڵمەتەکە ژمارەی زۆر لە ڕێکخرا و چالاکوانان لە خۆ دەگرێت. ئەوەی کە ئەو هەڵمەتەی با بڵێن جوانتر کردووە یاخود زیاتر بە نیشتیمانی تر کردو ئەوەیە کە هیچ با بڵێن هیچ ڕنگ و هیچ لایەنێک لەوێ با بڵێن بوونی نییە. تەنیا چالاکوانان و ڕێکخراوەکان بەبێ جیاوازی و یاخود ئینتیمای حیزبیان هەر ئینتیمایەکیانە بێ ئەوان مەبەستیانە لەو هەڵمەتە هەم هۆشیاری تاک هەم دابشکردنی ماسک و دەستکێش بکەن بە کللتورێک یاخود بکەن بە کارێک بۆی کە هاوڵاتیان پەیڕەوی بکەن و خۆیان بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە لەگەڵ خاتوو هێلی نیاسین یەکێک لە ئەندامانی سەرپەرشتی کەمپینەکە قسە دەکەم. هێلی خان بەیانیت باش ئەگەر پێم بڵێ ئەو کەمپینە چۆن بڕیاری لێدرا و چێن ئەوانەی کە بەشداریان تێدا کردەوە کارەکانی گەشتۆ بەچی. بەیانیتان باش، ڕێز و سڵاوم بۆ بینەرانی گەلی کوردستان. ئێمە وەکو چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی لە سۆنگەی هەستکردمان بە بەرپرسیارەتی ئەو دۆخی کە ئێستا هاتۆتە بەردەم هەرێمی کوردستان چەند کەسایەتێک چەند شخصێک وەکو چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی هەستیان بەو کەمپینە ڕاگەاندنی ئەو کەمپینە کە دەرگامان کراوایە بۆ زۆرینەی ڕێکخراوەکان و دەتوانین بڵین هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەشدار بن لەم کەمپینە. ئامانجی سەرەکیمان لەو کەمپینە هۆشیارکردنەوەی خەڵکە لە ڕێگەی گەیاندنی پۆستەرات و پرۆشەرمان و دابشکردنی ماسک و دەستکێشەکان و ئەو شوێنانێک کە دیاریمان کردووە بەردەم مزگەوتەکانە، گەڕەکە میلیەکانە، بازاڕەکانی شاری هەولێرە و ئەوەی مای خۆشحاڵیە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەدەم ئەم کەمپینەوە هاتن. دەتوانین بڵێن چەند کەسێک بوون ئەو بیرۆکەیەمان هەبوو ئەلحەمدوللا ئێستا فراوان بووە و ئەمە دەرگامان کراوەیە بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئامانجمانە لەو چەند ڕۆژەی داهاتوو کە ماوەی 15 ڕۆژ بخایەنە کەمپینەکەمان سەردانی زۆرترین شوێن بکەین و زۆرترین دەستکێش دابش بکەین، زۆرترین ماسک لەبەر ئەوەی دەزانین بە پێی ئەو ڕێنماییە تەندروستیانێ هەر دەستکێشێک بۆ ماوەی 10 ساعت تا 12 ساعت دەتوانی لە دەستت بی ئەو پەڕی و هەر دەمام بکەیت و بژێوی خەڵکی ژوای کردووە یعنی نەتوانی بکڕێ بەداخەوە کە ئیش و کار و کەسابەت و هەم دابشکردنی موچە دەزانین لە چ دۆخێکدایە. ئەمە وای کرد ئەمە بیر لەوە بکەینەوە کە ئەو کەسانێک کە لە گەڕەکە هەژار نشینەکانن بازاڕە میلیەکانن بتوانین هەر کەسە و چەندانەیەک یان لە دانەیەک زیاتریان پێ بدەین بۆ ئەوەی ئیش و ڕۆژانەکانیان پەچیان نەکەوێتن و هەم پابەندی ڕێنماییە تەندروستیەکان. هێنی خان ئەو هەڵمەتەی کە ڕاتان گەیاندووە تا ئێستا با بڵێن بازرگانان سەرمایەداران کەسانی با بڵێن دەوڵەمەند یاخود پارەدار هاتوونە پێش ئەوان تا چەند دەژیرۆی ئەویان کردو بۆی ئەم کارەکە سەرکەوتوو بێت و وردە بچێتە بواری جێبەجێکرد.
بە خۆشحاڵیەوە الحەمدولله یعنی سوپاس بۆ خوای هەر لە یەکەم ڕۆژ کە کەمپینەکەمان ڕاگەیان چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی چەند ڕێکخراوەکی ناوخۆیی پاڵپشتی کەمپینیەکەیان کردو چەند ماسکێک و دەستکێشەیان دابین کرد و چەند کەسایەتێک وەکو شخصیش بەشداریان کردیا و بڕیار وایە ئێمە گەر بزانین ژمارەیەکی کەممان بەدەست دەگاتن بۆ خۆمە ئەو کەمپینە یان لیژنەی سەرپەرشتیای ئەو کەمپینە دەتوانین سەردانی ئەو کۆمپانیانە بکەن کە لە کوردستان تایبەتتر لە شاری هەولێر بەرهەمی ماسک دروست دەکەن بەرهەم دێنن ئێمە خۆمان سەردانیان بکەین وایان لێ بکەین بەشداریمان پێ بکەن یعنی لەگەڵ ئەو وەزع لەبارە و ئەو ئابوووریە زعیفەی کە ئێستا هەیە خەڵکێکی باش هاتۆتە پێش و دەمێ ئەو پەیامەش بگەێنم ئێمە کە لە هەولێر دەستمان پێکردی ئەوە نییە تەنها شاری هەولێر دەگرێتەوە بە حکومی ئەوە ئێستا لە نێوان پارێزگاکان قەدەغی هاتوچۆیە ئێمە ینی ئەوەمان ڕاگەیاندووە کە لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە هەڵەبجە ینی ئەو ڕێکخراو چالاکوانانەی کە لەوێنە دەتوان هەمان کەمپین ڕابگەێنن و لەگەڵیشیان لەسەر خەتین احتیمالە لە چەند ڕۆژی داهاتوو ئەوانش ڕابگەێنن. هێنی خان هەڵمەتەکەتان دەستی پێکردیان جارێ بەس خەریکی کۆکردنەوەی با بڵێن کەلوپەلەکانە کە خۆتان پێویستان یاخود با بڵێن چاپکردنی بروشەر و ڕێنمایەکە هەڵمەتەکە دەستی پێکرد و یان جارێ بەس خەریکی کۆکردنەوە. ئێمە ڕۆژی چوارشەمە کەمپینەکەمان ڕاگەیاندووە و ئێستاش ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان هەیە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ینی لە نێوان خۆمان ئەو کاتە دیاری دەکەین چ ڕۆژێک دەست پێ بکەین ئەو سێ چوار ڕۆژەی تەنها ینی ڕامانگەیان کە خەڵک ئەو ماسک و ئەوانەمان بۆ دام بکەین لەبەر ئەوەی هیچ مەزدەڕەکی مالیمان وەکو ئاگاد لێ ڕێکخراوەکانیمانە و هیچ لایەنێکی سیاسی یان ئینتیمای حزبی هەبی هاوکاری نەکردین لایەن مادیەوە کەواتە هەڵمەتەکە خۆڕسکیە کەمپینەکە بۆ ئێمە چاوماڵەوەیە بزانین نەزەماتەکان چەند بەدەم ئەو داواکاریەوە دێن ئەو کاتە ڕاستەخۆ دەست بە کەمپینەکە دەکەین. هێرین یاسین چالاکوانی مەدەنی سەرپەرشتیاری کەمپینی نیشتیمانی بۆ دابشکردنی ماسکر زۆر سپاسکە لەگەڵمان بووی بەڵێ کۆژینەوەی کە گوێبیستی بوونەوە زانیاریەکان بوو و لە چەند ڕۆژی داهاتوش هەر بەشێک لە ڕێکخراوەکانی کە با بڵێن لەنێو ئەم کەمپینەدان بە پێی پسپۆڕی خۆیان جگەلەوە هەڵمەتێکی دابشکردنی ڕێنمایی بروشەر بەسەر دانیشتوانی شاری هەولێر بە تایبەتی بازارە گەورەکان و بەردەم مزگەوتەکان و هەروەک گەڕەکە میلیەکە یاخود گەڕەکە هەژار نشینەکان ئەوان ئاینجگە لە دابشکردنی ماسک و دەستکێش بەشێک لەو ڕێکخراوانەی کە باوڵێ خۆیان کاریان هۆشیاریە ئەوان لە ڕێگەی با بڵێن کەسانی تایبەتمەند لە ڕێگەی تیمەکانیانەوە لە ڕێگەی دابشکردنی بروشەرەوە دەست بە گەڕانەکانیان دەکەن بۆی هەڵمەتەکە دەست پێ بکات و لە ماوەی 15 ڕۆژدا کۆتایی پێ بێت. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کابەشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کابووماکی گەلی کوردستاندووە بەڵێ ئازانم موچانێکی کورت و بەردەوام بین.
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد و کامەران بن.